رخصتنا هیتمایا پنابرین کردستان سوریه لهولر آلی کاریج بو دربدرین نافچه دربندی خان یا هرما کردستان کشبر عردهج دربدربونه کم کرنه او آلی کاریج آلی کماله آزادی خیرخوازی لالمانیا هاتنه پیشکش کرن به آلی کاریا دزگاه خیرخوازی بارزانی هاتنه بلاف کرن. وەکو دیتە باشیایی کولڤێدەرێ کۆمەلا ئازادیژ هانۆڤەر ئەڵمانیا ڕێکردنە ژمارە ئەونا تایبەت دچن دەربەندی خانج بۆ ئەو قوربانیە هەژاندنە ئاردی کۆمەلا ئازادی لە هانۆڤەر ئەو تقریبن 4 ساڵەوێ دەست پێکردی و ئەو 4 شەحینە ژوێگەهانەمە ئەو درێکردێش هەر چاپاچێ کوردستانێرە ئەم ژیوەکە منەزەما هێتمە خۆ بەخشکار دکن نەفسە ڤا ژمەر هاتین هەر جهەکی هەولێرێ و کامپێ دۆرا هەولێرێمە بەلافکردنە بەرینها بەس وەکمە گۆت ئەوانە بتایبەت ژ خەلکی دەربەندی خەڕەنە تقریبا 400 کارتون و کیس جلک و بەرک و قوندراون سێ کورسیەکە مندامن سێ کورسیە اختیارانە کۆپالن بسکلێتن هەنێک لعبکێ زارۆکانەژیت ئەم بهێڤینەک و ئەم بەردەوام بن وی کارێ خۆدا و ئەو ژی بەردەوام بن وی کارێ خۆدا